کاک عەبدولحەکیم ئەم کاتەوە باش ئەمڕۆ کۆبوونەوەی ئۆپۆزیسیۆنی سووری بەڕێوە چوو و ئۆپۆزیسیۆنی سووری لە چەند لایەنی سووری پێک هاتوون. ساعت 5 بكاتي جنيفي موعد شاندي اوبوزيسيونيل قال ديمستورايه دو ديمستورال قال شاندي ريجيم رنشت ديمستورا نرزمنا خدا خانه كرنج شاندي ريجيم جبار ريجيم تشارة سكنة سياسي نا آماده جر اما اوبوزيسيون سوري وك نونري كرداد في اوبوزيسيون دي ام آمادن جبو چار سکنیا سیاسی جبو کشا سوری لسر آستی جنیفای کی آگود بیجه بیک عینا دسلاتک بحمو صلاحیات لسوريا و بحرد الطرف يعني رجيم واوبوزيسيون بموافقه ناف حرب طرف هذا دوي آستی دتي جو تري جي بشار اسد وهوال بندوي د وګسنا سیاسي د سلاطه نهضه سوريا فيتنام ایرو شان دامه اپوزیسیون ساعت پیج سوزای گلدی مستوری جواب مثل گلوریا گفتگو بک بله کاک عەبدولحەکیم ئێوە چۆن چوونە ناو ئۆپۆزیسیۆنی سووریاوە و ئۆپۆزیسیۆن ئەو ئۆپۆزیسیۆن چۆن دروست بووە؟ کاک عەبدولحەکیم کاک عەبدولحەکیم ئەگەر گوێبیستی پرسیارەکەی بوو بێتی ئێوە چۆن چوونە ناو ئۆپۆزیسیۆنی سووریا و ئەو ئۆپۆزیسیۆنە چۆناهی دروست بووە شێوازی دروستبوونەکەی چۆن بوو؟ ئەم وەکە کورد ئەم ژبەر ئۆپۆزیسیۆنە سووریا تایبەت کۆالیسیۆن بمافی ملەتی کورد ڕوودنێ و دبێژێ ملەتی کورد سووریا هەیە و دێ مافی چارەسەر بکەن و پەیمانێک دامە وێد هەیە gelek xalê ji bo Kurda mesela navê dewleta Sûriya bê guhartin, elama Sûriya bê guhartin, mafên wê tê Kurd vê bicî were lê heta ana nama wan nakokîk heye em bînin gerek Sûriya dewletek federal ew bijin gerek Sûriya bi rengekî di şêwak di mafên wê tê Kurd çareser bikin. Ew ya jî heta ana katna ma di guftugûyê hîn çareser nebûye lê hebûna wê tê Kurd kuzgêka kulê wê tê Kurd چارەسەرکردنا وینا پێڕودێت بێژە گەرەک چارەسەر کاتژمێرێک زیاتر بەر لە ئێستا ئۆپۆزیسیۆنی سووری لە جنێڤ کۆنفرانسێکی هەواڵی ئەنجامدا و ئەوان باسییان لە یەک پارچەیی خاکی سووریا کرد. ئایا ئێوە وەک نوێنەری کورد لە ئۆپۆزیسیۆنە ئەم داوایە تا چەند بەڕاست ئەزانن؟ ئەمژی بەشێک ژوێ ئەو کۆنفرانسی بوون ئەس بخۆژی دناو دەبووم مژی ئەس دەبێژم ئەم لەگەل یەکەتیا سووریانە لێ سووریەکە بە ڕەنگێکی نوح ئاوا ببێ هەر نەتەوەک تێدێ مافی خوا بستینە لێ خاکا سووریا بێ پاراستن دەما ئیرۆ ئەم پێرن بۆ خاکا سووریا بێ پاراستن سبە ساڵن وەرن گواردنێ دنیا چێ بن ئەو تشتێکی دلێ ئیرۆ ڕۆژ ئەم پاراستنا یەکبوونا سووریا بەڵێ کاک عەبدولحەکیم لە ئەجەندای جنێڤ سەیە چ بابەتێکی تایە بۆ کورد؟ ji bo Kurd babet destûr dê piştî vegosta siyasî li Sûriya çêbibe çar xalê de hene xalek jê destûrê helbijartinê pêkanîna cêşek û esayîşek nehê pêkanîna adaleta întîqaliyê wextê destûrê de hingî wê mafê milletê Kurd destûra Sûriya nehdê pêk were wek hebûn wek maf wek netewek cihêj ereba lê بچه رنگی و دستور بدانی حتی آنها که جی گفتگویی جبرت شی آنها که چه دبن او پیمان آنها که چه دبن او جی خناگرن سرکه دستور سوریه نه بچه هوای و مافی کردات جار سر به جبر و امجی حتی آنها که گفتگو لگل خلق سوریه کن لگل خلق نافدولیت کن لگل امریکا بریتانیا فرانسه کن گرک سوریه نه نش بو بس کردات هنیش بوس توای سوریه دولتک فدرال به دستور علمانی کاک عەبدولحەکیم ئەگەر هاتوو جنێڤ سێ سەر نەگرێت ئایا ئایندەی کورد لە سووریا چی لێ دێت؟ جنێڤ بسەر نەکات یعنی ئەو حتا ئانەکە هێزە ناودەوڵەتی ئەمریکا و رووسیا دەبێژن گەرەک جارسەکنەک سیاسی ببێ ئەگەر ئەvê car yani ev qonağa hanê بسەر نەکات یەک دوێت هەبێ و ئانەکە ئەv موقفی رووسیا نه گۆ هەنێک هێزی خۆی چەکدار دکشینێ وەک نوعك ضغطي سر رجيمش بوجو چارچاس قبول نکرد. وقتی قبول نکرد ام کرد
اما جي جنفر بحث بكن كا اما تشبكن ازوك كسك بتني ذي جوابينات بجوار بحوجي جو انجمان اجتماعي كردي وهزن كردي دن حكي قبول بك بانجمان الكار بك ام بريان كيبسينج ام تشبكن كافا ميدوتشي والله كاغ عبد الحكيم وەک ئەزانین سووریا لە ئێستا لە قەیرانی دارایی و ئابووری و هەروەها لە قەیرانی مرۆیشدایە. جنێف سێ چی بۆ سووریا کردووە؟ جنێف سێ حتا ئانەکە یعنی تشتێکی گەنێک نەهاتی کرد لێ ژمەتی خصوص ئۆپۆزیسیۆن یعنی هەنێک ئاگەر ڕاوەستیایی گێم بووی لێ نەسەکەنی هەنێک ئالیکاری گیای دەڤەرنا لێ گەلێک دەڤەر ئالیکاری خواردن و خۆم دەرمان نەگیانوانە کەسی زندانی نهاتی بەدان یعنی بەلکی چەندێک نەفەرەکەم بکەن لێ ئەم وەکێ ئۆپۆزیسیۆن ئەم بینن چارەسەرکردنا قێڕینا سووری گەرەک سیاسی بێ و عینە تشت هێزە ناودەوڵەتی و ناتبینن ئەم تێن ئامادە دەبن ji بۆ ئەم ڕۆژ برۆژ ژملەتی خوارێ هێز ناودەوڵەتی ئیسبات بکەن ئەم بچارەسەرکردنا سیاسیە لێ ریژیم وێنا قبول ناکە ئەوەیە ژی وەکێ قەوەتەکە ji بۆ شورشا سووری ji بۆ ئۆپۆزیسیۆنا سووری di navdewletî de gê rejîm ew ê got naxwaze çarşina siyasî ji ber wêna wê roja Korê got heta dostê rejîmê dev jê berdin û rejîm ji Sûrî helweşê û rejîmek neh pêk bê Sûrî rejîmeke demokratî teedî. خەڵک لە سووریا برسێتی و ئەکوژرێت و لەناو ئەبرێت. سوورەکانیش ناتوانن لەناو خۆیانە کۆک بن. ئایا ئەمە تا چەند دۆخی سووریای وێرانتر کردووە؟ ئەو ڕژیمێکی دیکتاتۆری خۆی نوێژ وەک تەجربە قوسانە عراقیش وەک سەدام حوسێنە یعنی ڕژیمێک حتانەکە 9 ملیۆن خەڵک کوشتنە 11 ملیۆن و هەنێک پەنابەرکردنە نیڤێ سووری خەرا کردی ئەم ئۆپۆزیسیۆن بڕاستی ji ڕۆژا یەکەمین ئێمە ینی ئەم شۆرشێک سلمی بوون لێ مەجبور بوو هەنێک کەس ڕاهشتن چەکێش بۆ دیفاع خۆ بکەن لێ ڕژیم حتانەکە حتاوێکی کێ بەردەوام بوو هەموو شێوی کوشتن و وێراندن حتانەکە بەردەوامە تەv ئەو بریارە پشتی میلیۆنێک ناوبەش ئەمریکا و رووسیا دێ و پشتی بریارە ئەنجومانە ئەسایشە ناودەوڵەتی 1954 ئێگۆ پشتی وێنا ji بۆ ینی ئاگربەست ڕاوەستێ لێ حتا ئانەکە ئاگربەست ئەو ڕەنگێ تێخستن هاتێ ڕاوستاندی. عبدولحەکیم کوردەکان لە سووریا بۆچی نابن بەیەک یاخود بۆ نابن بەیەک ئاڕاستە بۆی دۆخی کورد لە سووریا ڕوونتر بێت هۆکارەکەی چییە؟ لە کورد ئەم دوو بەشن بەشێک ئەم بێژن کێشا کوردی پرۆبلەما کوردی ئێشاندنا کووردا سەردەستیفی ڕژیمیە ئەو ڕژیم 5 سال حکم دەکەی و ژغەینی زلم و زۆرەی سەر کوردان نەکردی ji ber ئەم dibînin Kurd gerek bi xelkê Sûriya bin Kurd gelek şoreşe rabin ama ciwan ijtimanî li wê derîne lê beşê din wek peyê li gel rejîmê yî bûyê destgel destê rejîmê de pê li Kurda dixîne qismê mezin ji Kurdê got penaber bûne ji Kurdistana Rojava sebeb peyê de ne sebeb rejîme ji ber em navê kengî peyê de dej rejîmê berde bi bercewendiyê Kurdî pêk bîne bercewendiyê Sûrî pêk werîne sersera çavam amade. کاک عەبدولحەکیم تۆ وەکو نوێنەری کورد لە ئۆپۆزیسیۆنی سووریا ئەگەر بەڕوونی بەیەمەی بڵێیت کورد چی ئەوێت لە جنێفە؟ ئەستێ نەگەیشتم. تۆ وەک نوێنەرێکی کورد لە ئۆپۆزیسیۆنی سووریا بەڕوونی ئەگەر بەیەمەی بڵێ کورد چی ئەوێت لە جنێف؟ داواکاری کورد چییە؟ داواکاری کورد پێکاینا دەسەڵاتێکی دیموکراتی سووریا دەستورێک نەه بێدانی ئەو دەستور مەفهومەتی کورتێ چارەسەر ببێ دەوڵەتێک ئیتیحادی پێوەرێ دەستورێک ئەلمانی ئەم سەروی ئەسلی کار بکە و گەلێک خەڵکی سووری هێدیێتی بەهۆریە بڤێ ئەجەندەی کوردا و بنەرینی کورداتی. بەڵێ کاک عەبدولحەکیم ئەگەر هاتووە جنێف سێ نەیتوانێ و داواکاریانە جێبەجێکات ئێوە وەک ئۆپۆزیسیۆن چی ئەکەن لە داهاتووە؟ هەڵوێستان چێ بێت؟ وەک ئۆپۆزیسیۆن دا دیارکردن ینی ئەم دەvê حکومرانیک نەهچێ بن سووریا جێ ئەسەد و هەواڵبەندی تێ تەنەبێ و کورد بەشدار بن دوێ حکومرانیت ئەو ژێ دەسەڵاتێت بەشدار بن و کورد بەشدار بن ئاواکردنا ئەسایشە سووری نەهدێ و کورد بەشدار بن ئاواکردنا
هێزا چەکداری نەهدێ کورد ئەو زلم و زۆر سەر کوردان 5 ساڵی دكاتا دمكيدة أو بعدالة انتقالية بيكور أو زلم زوجة كودا يرابي دستور نه بيك بي وما في نتكلم تجار سرب. بله سپاس بۆ عەبدولحەکیم بەشار ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان لە سووریا ڕاستەوخۆ لە جنێڤ لەگەڵمان بووی زۆر سپاس.